بەختیار ئامادەیە بۆ کۆنگرە؟ بەڵێ زۆر باشە. زۆرم پێخۆشە جارێکی تر هەموو ئەم سەرکردانە هەموو ئەم مەکتەبی سیاسیانەوە هەموو ئەوانەی ئومێدیان هەیە لە کۆنگرە خۆیان لە بێژنگ بدەن و تمۆحیان هەیە بۆ ئۆرگانە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هیوادارم هەمومان خۆمان و ئەعمالمان بە کونیەی کاروبارمان بە کونیەی ڕەفتارمان بە کونیەی هەڵوێستمان بە مەقالەکانمان بە بۆچوونەکانمان بە هەموو ئەوەی کردومانە ئایا قەواعیدی یەکێتی پێمان ڕازیە ئەوە کۆنگرە ئەزانێ. باشە بە ڕاشکاوی خۆت ئارەزووی ئەوەت هەیە کە ببی بە سکرتێری گشتی یان وات پێت باشە یان چاوەڕوانیەوەت هەیە کە کوڕێکی مامجەلال لەو پۆستە بەدەست بێنە؟ نە خۆم ئارەزوم هەیە ئەبەدەن ئەوە کۆنگرە دەریێخا ئەم قسەیەم چەند ڕاستە. نەش باوەڕم بە پلەپایی سکرتێری ماوە لە ناوێکیتی نیشتیمانی کوردستان، نەش باوەڕم مطلقاً بەوەیە کە کوڕێکی ماڵی مامجەلال یە کوڕێکی بنەماڵە بچووکەکانی تر کە خۆیان بە بنەماڵازانن کەسی ئەمانە بتوانێت ببێ بە شخصی یەکەم، چونکە شخصی یەکەم کاریزمایە بە واستە و بە تەکەتول و بە چەکدار و بە پارە و بەمانە کاریزما دروست نەکات. کەس بە ئەکتیڤیتی خۆی نەکردەوە بە ئەمری واقعی هێشتا ئەبەدەن بە 10 ساڵی ترش بۆ ئەکتیڤیتی ئەمانە کاریزما دروست ناکەن بە 10 ساڵی تریش. دوای مامجەلال لەم قەنەعەتت لا دروست بووە هەمیشە لەگەڵ بنەماڵەدا نەبووی؟ هەمیشە لەگەڵ بنەماڵە نەبووم. 19 ڕۆژ لەگەڵ جەنابی مامجەلال بووم لە عەمان کە نەخۆش کەوت. 19 دانە ڕۆژ لەگەڵی بووم، هەموو ڕۆژێ 6 بۆ 8 ساعت من لە ژوورەکەی دائانشتم. ڕۆژێکیان پرسیارێکم لێ کردوتم جەنابی مامجەلال مقۆ هەیە کە گوایە یەکێک لە کوڕەکانت ئامادەیەکەی بۆی جێنشینی خۆت جێنشینت بگرێتەوە تووڕە بوو. مەلا بەختیار هەر کەسێک ئەم پرسیاری لە من بکردار نەدەبوو تۆ بیکەوتم بۆ مام وتی تۆ ڕەفیقی عمربی تۆ من ناناسی، وتی من هەموو عمرم دژێەوە بووم کە یەکێک کوڕەکەی یا کوڕەزاکەی یا کە سوکاری لە دوای خۆی بک بە خەلیفە، وتی من خۆ خەلیفە دروست ناکەم، وتی ئێوە لە کۆنگرە خۆتان چێ داهێنن داینێن، وتی ئەبەدەن ئاوای کردی هەر دە پەنجەم مەبڕن